چەقی ململانێ سیاسیەکانی نێوان هێزەکانی عێراق لەناو خۆدا لەلایەکەوە و لە نێوان هەرێمی و بەغداش لەلایەکی دیکەوە سەرباری هەوڵەکان نەگەیشتۆتە چارەسەری ڕیشەیی. ئەمەش وای کردووە گروپە تیرۆریستەکان سوود لەو ململانێنە وەربگرن و ئامانجەکانیان بپێکن. چاودێرانیش پێیان وایە دەبێت بنەمای سازان ببێتە بژاردەی لایەنەکان بۆ چارەسەری دۆخی سیاسی و ئەمنی لە عێراقدا. هەڵبەتە پرۆسەی سیاسی و هەم ئەمنیەکەی عێراقیش پرۆسەیەکی لەرزۆکە تاوەکو ئێستاکە هەموو ململانەیەکی تۆن دەسەر ساحەی سیاسی ڕنگدانەوەیە بێ هەم لە نێو خەڵکەکەی هەم لە جادەیە. بۆیە پێویستە لایەنە سیاسەکان بیرکردنەوەیەکی جدی بکەن لەم قۆناغەیەدا بە شێوازێکی تەوافقی پرۆسەی سیاسی بەڕێوە ببن تاوەکو هەم واقع سیاسەکە و هەم واقع ئەمنیەکە بە ئاراستەیەکی ترهاچێتەوە. بەپێی هەموو لێکدانەوەکان داعش ئێستا لە دوای ئەو شکستانی کە لە شەڕی جەبهەییدا بەدەستی هێنا پێم وایە ئیدی خۆی سەرقاڵەکە بە هەندێ تەقینەوە ئەوانەوەی لە دووس خورماتوش بینیمان یەکێکە لە دەراویشتەکانی ئەو دۆخەی کە واقعی سیاسی واقعێکی ململانایی و پڕ لە ڕقوقکینە ئەبێ ئەمە وەک چۆنەوترێ ئیزالە بکرێت تاوەکو وەزع سیاسەکە وەزع ئەمنیەکە بە ئاراستەیەکی سەقام گیرا بڕات. فەرماندەیەکی پێشمەرگە ئاشکرای دەکات داعش سەرەڕای شکستەکانی کۆتایی نەهاتووە و بە پێویستی دەزانێ حکوومەتی ناوەند و هەرێم هەماهەنگی سەربازی بکەن بۆ ئەوەی پاشماوەکانی داعش پیلانەکانیان جێبەجێ نەکەن. بە پێچەوانەی ئەو بۆ چوونەوە کە ئاڵێن داعش نەماوە من پێم وایە ڕەنگە داعش لە فۆرمێکی تردا خۆی فۆرمەلە کردبێ و ئێستا لە ئامادەکاریکی تردا بێ بۆ کردارێکی تری تیرۆریستی لە جۆری پێشوو ڕەنگە خراپتریش بێ. حکوومەتی عێراق ئەو بێ ئەو بەرپرسیایدە لە ئاینەدا لە ئەستۆ بگرێتەوە هێزی پێشمەرگەی لەو ناوچانە دوور خستەوە و هێزی پێشمەرگە کە شەریکێکی حەقیقی حکوومەتی عێراقی بوو و ئیسەش نەچۆ بچێ پێم وایە حکوومەتی عێراقی باشترین بیرۆکە ئەوەیەوە باشترین هەڵبژاردە ئەوەیە پەناباتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ڕێککەوێتەوە شتەکان لە ڕوانگەی دەستوری عێراقیەوە چارەسەر بکە نەک ئەو سەرمەستی ئەو سەرکەوتنە بێبنەمانەی کە ئێستا خۆی بە ناوی سەرکەوتن ئەوانە ئەوە عێراق سەرکەوتونە بۆ بە پێچەوانەوە من پێم وایە عێراق لە مانگەکانی ئایندەدا ڕەنگەشتی زۆر لە داعش خراپترەوانە بەخۆی ببینێ. ڕنگدانەوەی ململانێ سیاسیەکان نەک تەنها لە شەقامی عێراقی دابوونی هەیە بەڵکو تیرۆریستانیش دەیقۆزنەوە بۆ کردەوە تیرۆریستەکانیان. بۆیە شارەزانی سەربازی و چاودێران دەڵێن تەنها تەوافق لە عێراقدا لە چوارچەوەی دەستودا چارەسەری کێشەکان دەکات تاکو عێراق بەرەو کەنارێکی ئارام بڕوات. کاروان حەبیب، کوردسات، نیوز، گەرمیان.